گردبوونەوەکانی مە بۆ بەدەستێنانی پشتیوانی زیاترە لە قەزیەکەی بۆ ئەوەی هەم ئەمانەی کە ئێستا گیراونە و کاریان کردووە لەگەڵ ئەو دەڤەرەی هەم ئەوانش کە بەنیازن بیکەن لە داهاتوودا یاسایەک دەربکرێ بەڕاستی بە قورستنی شێوە سزا بدرێن بۆی کەسی تر نەتوانین لە دوای ئەوانەوە سەر هەڵدا دووبارە شیوا ڕووداتەوە لە هەرێمی کوردستان. سکاڵاکان دیارە 1200 کەس خۆی نووسیوە 200 سکاڵا وەرگیراوە ڕۆژانەش بە بەردەوامی سکاڵا وەردەگیرێ. ئەو کێسەیە لەوانەیە لە سەرەتای دروستبوونی دادگای قەڵاسەوە کێسێکی وە زق و گەورە 1200 کەس ناو تۆمارکا بۆ سکاڵا و 35 کەس بگیرێ و 13 کەس مابێت لە داواکراون دەستگیر نەکراون کێسێکی وا گەورە بە مانگێک و دوو مانگ لەوانەیە نەتوانێت کە لایکەنەوە بەڵام داوا لە هەموو لایەک دەکەین لەمان کاتدا مەسەڵەن هاوکار بن. ئامانجی گردبوونەوەکانمان بەردەوامی دەمانەوێت شتەکە زیاتر چۆن دەڵێ داوا لە خەڵکن و لایەنەکان کەی زیاتر بێنە سەرخەت بە زدی شتەکان سەریع بکرێ وا بە هێواشی نەڕوا بەڕاستی خەڵکەکە تەعاملی نییە خەڵکێکی زۆر تێدا چووە دەمانەوێت پرۆسێسەکە سەریعتر بێ بە دڵنیاییەوە بەردەوام دەبین و داوا لە هەموو لایەنەکانیش دەکەین کە بێنە سەرخەت بە زدی جا هەر لایەنێک بێ مەمنونیان دەبین کە بێنە سەرخەت و هەوڵ دەین بە هەموو لایەکمان ڕێگە چارەیەک بۆ ئەو کێشەیە بدۆزینەوە.